ئەگەر ڕەمەزانی ساڵانی ڕابردوو بەشێک لە میدیای کوردی تەنیا لە ڕێگەی درامای بێماناوە کاریان بۆ سەرقاڵکردنی خەڵک و دوورخستنەوەیان لە ژینگەی خواپەرستی کردبێت، ئەوە ماوەی چەند ساڵێکە بەشێک لە ڕاگەاندنەکان لەم مانگە پیرۆزەدا کار لەسەر بڵاوکردنەوەی گومان و دوودڵی لەبارەی ئیسلامەوە لەلایەک و ڕووژاندنی بابەتی بێشەرمانە و دوور لە نەریت و کلتوری کوردەواری لەلایەکی دیکەوە دەکەن. بەشێک لەو ڕاگەاندنانە بە خۆکردنە سەنتەر لە بابەتە ئاینیەکاندا ئەرک و پیشەی مامۆستایانی ئاینیان خستوەتە ژێر پرسیارەوە، بە چاوی بەستراوەوە بابەتە خلافیەکانی نێو مێژووی ئیسلام و موسڵمانان دەکەنەوە و هەر خۆشیان فتوای لەسەر دەدەن و مۆری نەزانی بە نێوچاوی بۆ چوونەکانی دیکەوە دەنێن. شارەزایان پێیان وایە ئەرکی مامۆستایانی ئاینی هۆشیارکردنەوەی خەڵکە لە بەرامبەر گەندەڵی و ماف خواردن و ئاراستەکردنیان بەرەو چاکە لە هەردوو دنیادا، نەک سەرقاڵکردنی ئەوان و موسڵمانانیش بە کۆمەڵێک پرسیاری بێمانە و بێشەرمانە کە هیچ شتێک لە ژیانی هاوڵاتیان ناگۆڕێت. هەر بۆیە پێویستە داواکاری گشتی و یەکەتی زانایانی ئاینی ئیسلامی هەڵوەستە لەبارەی ئەم ڕووداوانەوە بکەن و ڕێگە نەدەن بە پاساوی نابەجێ پەردەی نەریتە کوردەواریەکان بدڕێنرێن و بابەتە هەستیارەکان لەسەر شاشەوە بوروژێنرێن. هاوڵاتیانی ئاینپەروەری هەرێمی کوردستان هەر وەک چۆن گومانیان نییە لەوەی پشتیوانی مادی و بەڕێوەبردننی ئەم کەناڵانە بە پارەی میلەت و سامانی نیشتیمانی دەکرێت، هەر بەو جۆرەش دڵنیان نوکی ڕمی ئەو کەناڵانە ڕوبەڕووی هەستی ئاینداری خەڵکی کوردستانە و ئەجێندای بۆگەن لە پشتی کارەکانیانەوەیە. ئەوەی جێی نیگەرانی شارەزایانە ئەوەیە ئەو کەناڵانە تەنیا لە پێناو زیادکردنی ڕێژەی بینەر و هەڵکشانی ژمارەی لایک و کۆمنتدا سڵ لەوە ناکەنەوە پرسیاری کەمینەیەک بکەنە باس و خواسی زۆرینەی خەڵک و دەیانەوێ ئاینی پیرۆزی ئیسلام لە هەندێ باسی نابەجێ و بێشەرمانەدا کورد بکەنەوە، بە جۆرێک تەنانەت خێزانیش خۆی لە تەماشاکردنی شاشەکەیان بە دوور بگرێت. شێواندنی ژینگەی ئیمانی و ڕۆحانی مانگی پیرۆزی ڕەمەزان و دوورخستنەوەی موسڵمانان لە ئامانجی پاکردنەوەی نەفس و دەروون و چاکسازی لەلایەن بەشێک لە میدیاکانەوە هەر ئامانجێکی لە پشتەوە بێت، هەڵەیەکە و مەڵۆیەکی دیکە دەخاتە سەر خەرمانی هەڵەکانی ئەو دەستگایانە.